سەرەڕای تێپەڕبوونی 6 هەفتە بەسەر کارەساتی لافاوەکەی 15 تەمووز واتە مانگی حەوت لە هەرێمەکانی ڕاینلاند پلاس و باکووری ڕاین فیستیڤالیا لە خۆراوای ئەڵمانیا هێشتا شوێنەوارەکانی لافاوەکە نەسراونەتەوە. هێشتا چەند ناوچەیەکی شاری ستۆڵبێرگ کە بەهۆی لافاوەکەەوە زیانێکی گەورەی پێگەیشتووە خزمەتگوزاریەکانی غاز، کارەبا، تەلەفۆن و ئینتەرنێتی بۆ نەگەڕاوەتەوە و کێشەکانی ئاوی خواردنەوە و ئاوەڕۆ چارەسەر نەکراوە. مزگەوتی ئەحمەد یەسەوی لە ستۆڵبێرگ کە سەر بە سەرۆکاتی کاروباری ئاینی تورکیایە بەهۆی لافاوەکەوە زیانێکی گەورەی بەرکەوتووە و دوکان و شوێنکاری کاسبکارانی شارەکە بە تەواوی لە نێو چوون. یوکسەڵچان کارمەندی مزگەوتی ئەحمەد یەسەویە ئاماژە بەوە دەکات کە لە ئاکامی هەڵچوونی ئاوی چەمەکەی پشت مزگەوتەکەیانەوە تەواوی شەقامەکان لەگەڵ چەمەکەدا بوون بە یەک و بووە هۆی زیانگەیاندنی زۆر بە مزگەوتەکە. یوکسەڵچان ئەوەشی ڕاگەیان کە نزیکەی 130,000 یۆرۆ زیان بەر مزگەوتەکەیان گەیشتووە و وتیشی بە تایبەتی ژێرزەمین و نهۆمی هاتنە ژوورەوەی مزگەوتەکەمان ژێر ئاو کەوت. ئەو شتومەکەی لێرەدا بوو. سیستمی ئەلکترۆنی و سیستمی سارد و گەرمی بە تەواوەتی لە کار کەوتون. بۆ ماوەی نزیکەی 2 هەفتە ئاومان نەبوو. تا ئێستاش هێشتا سیستمی غازیمان کار ناکات. موراد یورت سەڤەر کە ماوەی 10 ساڵە لە ستۆڵبێرگ نانەوەخانەی هەیە. لافاوەکە شوێنی کارەکەی ئەویشی بە تەواوی تێکداوە. موراد یورت سەفەر دەڵێ ساعت 6'ya kadar da çalışıyorduk. Su geldi. ئەو ڕۆژە تاک و کاتژمێر 6 ئێوارە کارم دەکرد. لە پڕا ئاو هات. لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ئاوەکە بۆ نهۆمەکانی سەرەوە هەڵاتین. بە درێژایی شەو لە ماڵماینەوە. لە شەودا ئاستی ئاوەکە زیاتر بوو. سبەی تەماشامان کرد. هیچ شتێک نەمابوو. تەواوی شوێنکارەکەمان کەوتو بووە ژێر ئاو. لە کۆی 400 شوێنکاری بازاڕەکە یەک شوێنکار بە سەلامەتی دەرنەچووە. موراد ئەوەشی ئاشکرا کرد کە بە بەهای نزیکەی 100 بۆ 150,000 یۆرۆ زیانیان بەرکەوتووە. 12 تەمووز واتە مانگی حەوتی ئەمساڵ بارانێکی بەخۆر کە دواتر بۆ لافاوێکی بەهێز گۆڕا چەند ناوچەیەکی خۆراوای ئەڵمانیای گرتەوە. باران و لافاوەکەی ئەڵمانیا بە خراپترین کارەساتی سروشتی لە ماوەی 6 دەی ڕابردوودا دەنرێت کە تیایدا نزیکەی 200 کەس گیانیان لەدەستدا.